سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستبانیتان باش. ئەمڕۆ دکتۆر دێرە لەتیفم لەگەڵ پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە باسی واکەین کاریگەری شاشە چییە لەسەر کەسبوونی چاو لەسەر چاو ئازێدان لە مناڵ و لە گەورە و لە هەموو تەمەنەکان باسیەکەین. ئێوەش هەرچ پرسیارێکی پەیوەندیدارتان هەیە بە بابەتەکە و بەگشتی لەسەر چاو هەتانە ئەتوان پرسیاری خۆتان بنووسن لە کۆمنت، چکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەرنامەکەمان ڕاستەخۆ پەخشەکرێت. دکتۆر بەخێراتی بانیت باش. باریتان باش، سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێزت. بەراورد بە 20 ساڵی ڕابردوو ئێستا ئامێرە ئەلکترۆنیەکان زۆر زیادی کردووە، هەموو کەس شاشەیەک لە بەردەمیاتی ڕۆژانە چەند کاتژمێرێک ئەمانە داهاتووی چاوچیلەکە خۆی یەشتا کاشڵین 20 ساڵ هێشتا کاتێکی کەمە بۆی بزانین بە دڵنیاییەوە داهاتووی چاو بەهۆی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە چیلێت. یعنی کە تۆ باسی توێژینەوەکەی توێژینەوەکان جاری وایە مەسەلەن 40-50 ساڵی ئەوێت تاکو بە دڵنیاییەوە پێ بڵێ ئەم جیلی کە ئیسە زۆر خەریکی ئەم جۆرە ئامێرانن نەتیجەی لەسەر چاو چییە؟ ینی چکە ئەمە هێشتا بڵین با باسی مۆبایل بکەین، کۆمپیوتەر هەبووە زیاتر، بەسە مۆبایلە زیرەکانە تازەترن لەوانێ بڵین چەند 10-15 ساڵێکە زیاتر بۆ شێوەیە خەڵک لە بەردەسیاتی و بەکارێنن. ئەوەی کە ئێمە دڵنیاین لی تا ئێستا ئەوەیە ماندووبوون و شکبوونەوەی چاو بەهۆی ئامێرە زیرەکانەوە دڵنیان یەکلایی بۆ تۆکەوە هۆکارێکە بۆ ماندووبوون و شکبوونەوەی چاو. ئەوەی کەوە تا ڕادەیەکیش دڵنیایەک هەیە لەسەری کە زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکانیان زۆر ماندووکردنی چاو لە نزیکەوە لە تەمەنی گەشەکردنە کە باسەکەین تەمەنی گەشەکردن تەمەنی مناڵیە هۆکارێکە بۆ زیاتر دروستبوونی نزیکبینی کە جۆرێکە لە کزی چاو. ئەوەی کەوا تۆزە کەمتر دڵنیاین لی مەوزۆی تیشکی شینە کە لە ئامێرەکانەوە دەرئەچێت. ئەم جۆرە تیشکە چ کاریگەرێکی خراپی هەیە لەسەر تۆڕەی چاو. یعنی ئەزانین کەوا باش نییە تا چ ڕادەیەک باش نییە توێژینەوە ماوە لەوانێت چەندەها ساڵی تری پێ بچێت بۆ بەگشتی چی هەیە؟ شتێکی دیاریکرا و نەوتراوە؟ ئەوەی کە وتراوە بەڵێ ماندووبوونی چاوەکان وشکبوونەوەی چاوەکان ئەمە زۆر دڵنیاین وە لە تەمەنی گەشەکردنە ئەوانەی کە چاویان کزە بەتایبەت مناڵەکان باسەکەین ئەوانەی کە چاویان کزە ئەوانەی ئەو جۆرە چاوکزەی کە نزیکبینی پێوترێ زۆر بەکارهێنانی ئامێرەکان ئەبێتە هۆی زیادبوونی کەسبوونی چاو لە مناڵەکانە. دکتۆر ئێمە زۆر جار ئەومان باس کردووە بێگومان دوایە چینە سەر پرسیار و کۆمنتی بینەرانی جوانە لە فەیسبوک پرسیاریان کردو لە ڕووەکانی دیکەوە باسی شاشەمان کردووە بۆ مناڵ کە خراپە بۆ توانای مێشک و توانای دەربڕین و قسەکردن و زیرەکی و تا دوایی. بەڵام تۆ بە دیاریکراوی پێم بڵێ لەسەر چاو کاریگەری خراپی چییە و لە دوای چ تەمەنێکەوە ئەکرێ شاشە بیرێتە دەست مناڵ یا مناڵ بەرامبەر شاشەدا بنرێت کە بۆ چاو زۆر کاریگەری نەبێت؟ وەڵاهی تەمەن دیاری نەکراوە، بەس خۆی بێگومان مەسەلەن زۆر خەڵکی ئیسە لە ساڵ و 2 ساڵۆمانە مناڵەکانیان شاشیان هێنیان بەرامبەر تەلەڤیزیۆنێک دانێنیان 3 ساڵۆمانە. ئێمە نەماوەتەوە تەمەن لە وڵاتێکی مەسەلەن وەکو یابانە نایاڵن بۆ نمونە پێش 8-9 ساڵ 10 ساڵ بە حساب شاشە بەکاربێنن. تەمەن بەڕاستی دیاری نەکراوە، بەس ئەزانین کەوە هیچ لایەنی مێشک و دەروونەوە ئەوە زۆر دیارە، بەس لایەنی زیاتر کەسبوونی چاو لە تەمەنی گەشەکردنە مەسەلەن تاکو بڵین حتاکو 15-16 ساڵیش باسەکەین زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکان هۆکارێکە بۆ زیاتر کەسبوونی چاو. دکتۆر ئەوانەی کە کارەکان وایە زۆر لەسەر کۆمپیوتەرن زۆر شاشە بەکارێنن بەگشتی بۆی کاری ڕۆژانەوە بێگومان نەک بە کاتی یاسایی چی بکەن بۆی زیانی زۆر بە چاویان نەگات؟ خۆی ئەوانەی کاریان کۆمپیوتەر و ئەوەیە خۆی زیاتر ئێمە باسی ئەوانەی کە بڵین لە دوای 18 ساڵ و 20 ساڵەوە زۆر ترسمانە لەوە نییە یان باوەڕ ناکەین زیاتر بەکارهێنانی ئامێرەکان وەکو زیاتر کەسبوونی چاو دەوری نییە. ئەوانەی کە بڵین تەمەنی گەشەکردنیان تەواو بووە، بەڵام بۆ هیلاکی و ماندووبوونی چاوەکان دەوری هەیە.
هین یاسایەکی ئەڵێ 20 زائد 20 زائد 20 20 زائد 20 چییە؟ ئەڵێ ئەگەر تۆ 20 دقە لەسەر ئامێرە دانیشیترم ئامێرە با بڵێن کۆمپیوتەرە تۆ لە ئیشەکە تاوایە ئەبێ 20 سانیە ئیسراحەتکەی لەو 20 سانەکە ئیسراحەتی ئەکەی شوێنی سێری شوێنێکی دوورکەی کە بڵێن 20 پێ لێتەوە دوور بێ بە کوردێکی خۆمان هەر 20 دقەیەک 20 سانیە ئیسراحەتکە و سێری شوێنێکی دوورکە ئەمە ڕێگەیەکی ئەمە بۆ چاو ئەمە بۆ چاو ڕێگەیەکی تریشکە بۆ مۆزۆی ئەوەی کەوا چۆن ئەوانێکی ئیشان کۆمپیوتەر و ئەوەیە خۆی چۆنەتی بڵاوبوونەوەی ڕووناکە لە ژوورەکەتا یعنی نابێت تۆ بە شێوازێ بێ ڕووناکیەک لە دەرەوە بێت بیاتەوە لەو شاشەیە و بگەڕێتەوە بۆ چاوت ئەمە ڕووناکە نابێت بەو شێ بمسن تۆ نابێت لای پەنجەرەیەک و دانیشیت و ڕووناکەکە بیاتەوە لە شاشەکە و بگەڕێتەوە شتێکی تریشکە گرنگە قەت نابێت مەسەلەن مستەوای شاشەکە لە مستەوای چاوتا بێ ئەبێ دایم مستەوای ئەو شاشەی کە سەیریەکەی تۆزە بەرەو خوارەوە بیانی ئەبێت تۆ نابێت ئاوا دایم سەرڕێک ببەرامبەر بە شاشەکە چونکە بێتە زۆرترکردنەوەی چاوەکان و زۆرتر وشکبوونەوەی چاوەکان لەبەرۆ تۆگە کورسەکە و ئەبێت تۆزە بەرزتر بێت لە مستەوای شاشەکە بڕوانی ئەبۆی تۆزە بەرەو خوارەوە بڕوانی تا بەرەو خوارەوە بڕوانی تۆزە پێڵەکان هێتە خوارەوە چاو کەمتر ئەکرێتەوە چاو کەمتر وشکە بێتەوە وەڵام ئەوە ژەگەرەوە سەرکی دواتر ملە ناشێ زۆر نا ئەم تەنها چەند ئەوە ناڵێم چەند لەم مستەوایە تۆزە بەرەو سانتیمە 2 سانتیم بەڵێ ینی نابێت زۆری بابێ دکتۆر ئەگەر چاوێک کز بێ بەردەوام لە کزبوونە ئابێ یاخود لە سنوورێک ئاوەستێت لە لیڤڵێک ئاوەست نا چاو بەردام لە کەسبوونە نابێت تەمان خۆی سە مۆزۆی کزی چاو مۆزۆیەکی زۆر گەورەیە چەندیشی پەیوەندی بە شاشەوەی ئەویش قسەی زۆر لەسەرکرێ هەندێک لە جۆرەکانی کزی پێویستی بە شاشەوە نییە هەندێک لە جۆرەکانی کزی پەیوەندی بە شاشەوە لەوانەیە هەبێت اینجا چاو بەردام لە کزبوونە نەخێر خۆی زۆربەی کزبوونەکان لە تەمەنێکە ئەوەستێت ئەو کزبوونانەی کە لە مناڵی و گەنجێتیا دەرەکەوە زۆربیان لە 18-20 ئەوەستن ئەگەر نەخۆشی نەبێت ئەگەر نەخۆشی بێ مۆزۆیەکی درا جۆرە کزبوونی تر هەیە بڵێنەوەی کە لە دوای تەمەنی 45 ساڵیا دەرەکەوێت ئەوە دوای چەند ساڵێک بەردامە بێ بەڵام شتێ نییە ناوی کزبوون بێ بەردەوام لە بەردەوام بێ بە پێی جۆری کزبوونەکە بە پێ و جۆری لە تەمەنێکا دەرکەوتووە ئەگەر کزبوونەکە هۆکاری نەخۆشی نەبێت بۆ نمونە هەر کزبوونێکی ئاسایی بکە کزبوونی ئاسایی باسەکەین کەوا چاوێلکە و پێویستە ئەمانە عادەتەن بەردەوام نابێت لە تەمەنێک ئاوەستێ لە حاڵەتێک ئاوەستێ چاوکزی کاریگەری هەیە لەسەر سەرێشە بەڵێ چاوکزیەکی زۆر بە تایبەتی بۆ چاوکزیە زۆرانەی کەوا ئەگەر لەگەڵیشیا بڵێن چاوەلکە بەکارنێنی کاریگەری هەیە چاوکزی کەم کاریگەری نییە لەسەر سەرێشە چاوکزی کەم مەبەستت چییە مەسەلێکی نیو دەرەجە چاوی کزە بۆ نمونە مەسەلەن ئەگاتە دەرەجەیەک بینینەکەی زۆر خراپ نییە ببێ چاوێلکە پێویست ناکات زۆر ئاوا چاوی گرشکا بۆی ببینێ ببێ چاوێلکە ئەوانە عادەتەن زۆر کاریگەری نییە دە لەگەڵەوەش زۆربەی کات زۆربەی هۆکارەکانی سەرێشە چاوکزی نییە زۆر جار خەڵک وڵاتە لە من سەرمێچە خەتای چاومە زۆربەی کاتەکان سەرێشە خەتای چاوکزی نییە بەس بڵێ چاوکزی هۆکارێکە بە سەرێشە باشە باسێکی خانمان بکەین ئەوانەی کە هاوێنە عادەسە بەکارێنن بۆ جوانکاری ئەمانە کاریگەری و زیانی لاوەشی چییە بۆ سەر چاو تا چەندێک ئاساییە بەکار بێنرێت تا چەند ڕۆژ تا چەند کاتژمێر پێوەی بخەون ئەمانم بۆ باسکەی بێ زەحمەت وەڵی ترۆش سەرێشەیەەکە سەرێشەیەمە بەڵێ خۆی ئێمە وەکو دکتۆری چاو دژی بەکارهێنانی هاوێنە نین عادەسە نین بەڵێ باش هاوێنەیەگەیە مەسەنە زیاتر خەڵک لە جیاتی عینەک بەکارێنێ چاوی کزە ئەڵێ من حەز ناکەم یان ڕاضاکەم ئەم حەزم لە عینەگنی عینە لە ناکەمە چاوم عادەساکەم ئەمە ینی قبولمانە هاوێنەکانی جوانکاری قبولمان بێ قبولمان نەبێت بەکارێنرێ بەڵام ئەبێ مەسەلەن ئینسان ئاگای لە خۆی بێت چیەکە و چۆن بەکاری نانێ ئێمە گەورەترین کێشە لەگەڵ هەموو جۆرە هاوێنەیەک جوانکاری بێ یان بۆ کزی چاو بێ گەورەترین کێشە لەگەڵمانە مەوزوعی هەوکردنی چاوە پاکوتەمیزی خوا نەخواستە هەوکردنی چاو تەمان ڕێژەی هەوکردنی چاو بۆ هۆی هاوێنەوە زۆر نییە بەڵام ئەگەر ڕوو بدات هەندێک جار مەترسیتیا هەیە مەترسیتیا هەیە مەسەلەن لەبەر ئەوەیە مادام مەوزوعەکە جوانکاری ئەمە زۆر لەگەڵ ینی خەڵک ئەمە زۆر بەکاربێن زەلام یعنی نەخۆشیە بۆ لای ئەمە یان خەڵکی ئەڵێ دکتۆر وەڵی خەڵک نازانێت ڕەنگی چاوە ڕاستەکەم چییە
نای نازان ڕێنی چاوی ڕاستی چێت بەردام کە چێت دەرە ڕێنێکی تری بەکارهێناوە ینی من تۆزی بەڕای من زۆر گونجاویە با بڵین ئەگەر نەژەم زیارەوە زۆر گونجاو نییە. کێشەکان هەوکردنە، کێشەکان ئەوەیە تۆ وشک بوونەوەی چاوە، کێشەکان دروستبوونی حساسیەتە لە چاوە بۆی ئەو عادەسانەوە بەی شێوەیە لەگەڵ ئەوانیم خەڵک بەردەوام هاوێنێ لە چاویە بێتەوە بی هاوێنی جوانکاری. باشە کە هاوێنەکە لە چاوی ئەم خانمایە خۆ لە چاوی ئەو پیاوایە کە بۆ حاڵەتی کەسبوون بەکارهێناوە چی نەکات بە نمونە پێوەی نەخەوێ خۆی نەشوات نەچێتە بەرگەرمە شتەکان چینەوانەی کە پێویست لەوەی ئەخیرەوە دەستپێکی مۆزعی گەرما زۆر دەورینێ خەڵک زۆر لەوە ترسێ مەسەن بچمە لای زۆپاوە هاوێنەکاتوێتەوە مجەفە بم لە قژم هاوێنەکاتوێتەوە ئەوە ڕوونایەت لەوە نەترسن بەڵام ئەوەی گەوا گرنگە پێخەوتن لە هاوێنی جوانکاریە ئەوە مەمنوعە بەی شێوێ لەگەڵیان نیم. هەندێک هاوێنە پێیا بووە لە تا مانگە توانی لە چاو تا بێت و پێوی بخەوی لای نەزانستەکەی ڕاستە لەگەڵ ئەوشە من هەر لەگەڵ یانیم کەوە بۆ چی لەگەڵیان چی ڕۆیاگەری هەموو هاوێنەیە کەکەیتە چاو ڕێژەی چوونی ئۆکسسیجین بۆ چاو کەمەکاتەوە باشترین کوالیتیش بێت کە باشترین کوالیتیش بێت کە ڕێژەی چوونی ئۆکسسیجین بۆ چاو کەمەکاتەوە مەترسیەکانی وشک بوونەوەی چاو هەتا هەوکردنی چاو تۆزێ زیاکە کەواتە چاو ئەبێ دایم هەوای بەرکەوێت چاو ئەبێ ئۆکسسیجینی بۆ بچێت چاو بێ هەوای بەرکەوێت چاو بێ پێویستی پێێتی بێگومان ئەگەر نابێ من زۆر لەگەڵ خەوتنانیم هەرچەند هاوێنە پێیا بووە بەڵێ بەکارێنرێکەوە پێوی بخەی بۆ ماوەی مایە کۆمانە خۆشتن مەلەکردن گونجاو نییە خۆشتن بارحاڵ مەلەکردن بە هاوێنی چاوە گونجاو نیە چکە بۆ مۆزۆی هەوکردن و شتیوای چاو زۆر گونجاو نییە. ئەوەی تریشیان لە کاتی پەتا و هەڵامەت و ئەمانە نابێ هاوێنە لە چاوکەین چکەوی هەر لەوانەیە کێشەیەکردنی چامان بە دروستکە. باشە کە بینەرێکی زۆر بەڕاستی پرسیاریان کرد لە کۆمنت باوەڵامیان بینەوە پرسیارێک کراوە ئەڵێ من چاوم زۆرە خوێت چوومەتە لای پزیشکیش و باش نەبووم هۆکاری چاوخوران بەگشتی چییە؟ خوران هۆکارە ئەساسەکانی خوران وشکی چاو و حساسێتە هۆکارە ئەساسەکان وشکی هۆکارێکی زۆر بەوە قەڵێکی سکاڵێ مەسەن هیلاکە چاوم و چاوم مەخرێەوە کزێتەوە و هەستێکی کەوا شتێکی پیاچەقی ئەمانە هەمووی علامەتی نیشانی وشکی چاون چی بکرێ بۆ ئەوە؟ ئەوێ بدای هۆکارەکە ئابگەڕێنەکەم بۆچی چاوە خوری ئەگەر حساسێت بێ قەترێ ئەگەر وشکی بێ مثلەن قەترێ و خۆپارێزیە ئیسراحەت ئەماندوو نەکردنی چاوە کەمکردنەوەی ئامێرە زیرەکانە خەوتنە لە کاتی خۆیە ئەم جۆرە شتانەیە. دوای لەیزەر چاوکزە بێتەوە ئەگەرێک هەیە بەڵێم ینی قەت ناتوانانی کە لەیزەر بۆ نەخۆشەکەی بڵێ وەڵام من گەرانتی دێمە چاوکز نەبێتەوە بەڵێ لە هەندێک حاڵەتا کزە بێتەوە لە هەندێک حاڵەتا کز نابێتەوە. کاگرانکۆی خۆمان لە کورسا دەڵێ پرسیاری کردووە گوێزەر بۆ چاو باشە؟ وەڵی حەزەکەی ڕۆژی کیلۆیەک گوێزەر خۆی سوودێکی نییە هیچ سوودێکی نییە خۆی مۆزەی گوێزەرەکە چییە؟ تۆ هەندێک ڤیتامینە هەیە لەوانەیە بۆ خانەکانی تۆڕی چاو باش بێ بەڵام ئەگەر تۆ بەتەمابی بە گوێزەر خواردن چاوکزەکە و چاک بێ بەخواوە ڕوونایەت. باش حاڵەتە بینەرە پرسیاری کردووەڵە هەستەکەم ناو چاوم ڕقە بێ ئەمە چییە ئەم هەستە شتی وا هەیە؟ ناو چاوم ڕقە بێت خەڵک باسکردنی کێشەکانە بە شێوەی جیاواز ئەوش لەوانێر هیلاکی و وشکی چاو بێمە ئینا ڕقبوون نییە بەس تونگیەک هەیە لە چاو وشک بوونەوەیەگە چاوە قورسیەک هەیە لە چاوە بەڵێ دکتۆر خەڵکە توانێ بەبێ پرسی دکتۆری چاو ئەو قەترەی فرمێسکی دەستکردەکە بەکاربێنێت؟ بەڵێ قەتری فرمێسکی دەستکرد ئەتوانین یعنی بە دڵنیای بڵین تاکە قەترەیەکەکەوە پێویست بەهین ناکە دکتۆر ناکات چونکە کێشەی نییە بە تایبەتی ئەگەر بۆ ماوەیەکی کەم بەکاربێنیان ئەگەر بە تایبەتی کێشەیەکی زۆرە نەبێ هەستکی بە کزانەوەیەک و بوونەوەیەکی چاو و بینینە کێشەیەکی وای نەبێت توانی ئەو قەترانە بەکاربێنێک و تاقیکردنەوە بڵێ. باش ئەم قەترێ ڕۆتینەکەی چۆنە ڕۆژانە بەکاربێنرێ دوای خۆشتن پێشنووسن چکات باشترە؟ قەترەی وشکی چاو ڕۆتینەکەی ئەوەیە تۆ توانی بە پێی پێویست بەکاری بین لە ڕۆژەکە کە پێڵێن بە پێی پێویست لە جارێکەوە بۆ 12 جار واتە لەسەر کاریش ئەبێ و لە کاتی پشوشە هەموو کاتێکا بێ بەتایبەتی ئەو قەترانی کە دانەدانن ئەوە بڵین ماوەدی پارێزگاریتیانە ماوەدی حافزەیتیانە ئەو قەترە دانەدانانە هیچ کێشەیەکیانە حتا قەتری بوتڵەکانیش ناڵێن کێشیان هەیە بەستان بڵینەوەیان زیاتر گونجاوترا یعنی نەخۆشە پرسێم ڕۆژی چەند جار قەتری وشکی بەکاربێنمان حەزێک ڕۆژی 20 جار تێکە هیچ کێشەیەکی نیە تەنها بۆ تەڕکردنی چاوەکەیە نەخۆشیێ بەجارە دوو جار لە ڕۆژەکە ئیسراحەت دەکات چاوی لەبەرەوە بە پێی پێویستی نەخۆشەکە گۆڕێت.
زۆر چاکە دکتۆر لە کاتی مەلەکردن چاویلکە بەکاربێنرێت مەبەستم چاویلکەی تایبەت بە مەلەکردن یعنی تۆ گەر مەسەلەن چاویلکە بەکای خۆی کلۆر کلۆر تۆ زەیزعاجە بۆ چاو ئەگەر بێگومان بەکاری بێنی باشترە کەمتر چونکە تۆزێ حساسێت و ئیزعاجی چاو دروستەکە ناڵێم ینی ئیلا بێت بەڵام تۆ گەر زۆر لە ناو ئاوا بیت و زۆر لە ژێر ئاوا بیت باشتر وایە عینەک بەکاربێنی بڵێ بینەرێکمان باسی ئەوەی کردووە ئەڵێ لە نزیکەوە بە زەحمەت شتم بۆ خوێنرێتەوە ئەوە چاوکزیە ئەوە دەردەپیری پێڵێن ئەوە لە دوای تەمەنی 45 ساڵیە نزیکمان خراپ ئەبێت پێویستمان بە عینەکی خوێندنەوەیە حاڵەتێکی زۆر باوە ئەوان لەیزەری بۆ ئەکرێت خۆی ئەویان ئەتوانین جوابەکە دوو شتەڵەگرێ هەچەندەیسە لەیزەرێک هاتووە ئەڵێن ئەکرێ بۆ ئەوە بەڵام زۆر سەرکەوتونی توانین بڵێن ئەوە لەیزەری بۆ ناکرێ بۆی بە ئاسانی جوابەکە بمەوە ئەڵێن ئەویان لەیزەری بۆ ناکرێ ئەویان ئەگەر ئینسان زۆر ڕقی لەوە بێ عینەکی خوێندنەوە بەکاربێنێ ئەتوانین هاوێنەی زیرەک لە چاوەکە دابنین عملیاتەکە هاوێنەی زیرەکی پێوترێ هەروەکو بابەتی عملیاتی ئاویس پێشتی وایە هاوێنێکی زیرەک لەناو چاوەدانین ئیشی عینەکی خوێندنەوەکە باش دکتۆر بێگومان باسی ئەوەش کراوە لە تەمەنی کەسێکات چەند جارە توانێت لەیزەر بەکاربێنرێ بۆ چاوی خۆی چەند جارەکەی پەیوەندی بە گلێنەوە ئەستوری گلێنەوە هەیە ئەستوری گلێنەکە دیارەکە چەند جار لەیزەر بۆ چاو ئەکەیت لەیزەری چاوکزی ئەڵێن ئیسە خەڵک هەیە لەیزەر مەسەن هەیە نەخۆشی شەکرێ هەیە و ئەو بابەتێکی ترە و شەبەکەی چاوی تێکچوو لەوانێ دەجا لەیزەرمان بۆ کرد بێ بەڵام لەیزەری چاوکزیەوە کە عینەک فڕێی خۆی ناتوانانی بڵێ چەند جار بەس لە دوو جار زیاتر عادەتەن ئەوەی باش نییە کەواتە دکتۆر بابینە سەر ئەوەی هەنێکە زەڵێ زەختی چاوم هەیە ئەمە چییە؟ زەختی چاو یەکێکە لە نەخۆشیەکان کە بڵێن زەختی چاو بەرزە بێتەوە هۆکارێکە بۆ دروستبوونی ئاوی ڕەش ینی زەختی چاو ئاوی ڕەش پێوەستم بەیەکەوە زەختی چاو ینی تقریبان توانین بڵێ ینی ئاوی ڕەش باش یەکێ چۆن بزانێ ئەمەی هەیە لە چ تەمەنێکە وەڵی خۆی نیشانەکانی نادیارە ینی تۆ هەست بە هیچ ناکی بەڕاستی لە زەختی چاو ئەڵڵاهومە گەر زەختی چاو زۆر بەرز بێت تۆ بچێتە 45 ئەو وەختە هەست بە ئازارەیان ناڕەحەتی ئەکرێ ئینسان زەختی چاوی تۆزە بەرز بیش بێ و یان هێنیش بێ هەست بە هیچ نەکات تاو کاتێ بینی نوشتیت ئەشێوێت چۆن بزانیت وەڵڵاهی تەنها بە پشکنینە ئەجا لە کێکەوە عادەتەن ئێمە بە گەنج ناڵین بڕۆ زەختی چاو بگرە بەڵام ئەو کەسانی بە تایبەتی کە حاڵەتی بۆ ماوەیان هەیە بۆ نمونە خوشک برا باوک دایک زەختی چاویان هەبێ مەفروزەیت لە تەمەنی 40 ساڵیەوە پشکنینی زەختی چاو بۆ خۆیان بکەن کێشەی زەختی چاویە زۆر جار ئەگەر هەیە هەو بێت و هیچ نیشانەیەکە نەبێت لەبەرەوە تەنها بە پشکنین دەرەکەوێت بەس ئێمە ناڵین بە گەنج بڕۆ زەختی چای خۆت بگرە لەوانەیە باشتر وایە خەڵکەگە لە دوای 45 ساڵەوە جارێ زەختێکی چای خۆی بگرێ باشە زۆر باشە هیچ خواردنێک هەیە تایبەت بێ بە چاو بۆ چاو باش بێت خۆی خواردن کە بۆ چاو باش مەسەلەن دیسانەوە تۆ چاو بە قۆت نابێت بە خواردن بەس ئەو خواردانەی کە بەعام سوودیان هەیە بۆ وشکی چاو بۆ خانەکانی چاو سەوزە و میوە بەعام لەگەڵ ماسیاکە چینە سەوزە و میوە گوێزەری ژێک کە لەوانەیەکەوە لەوانە ئیسفادەیان هەبێت بۆ خانەکانی چاو نەک بۆ کزی چاو دکتۆر حاڵەتێکی لە کوردەواری پیاوان تۆ شەوکوێری ئەوە چییە؟ شەوکوێری ڕاستی هەیە بەڵێ نەخۆشیێکی زگماکیە کێشەکە لە خانەکانی تۆڕی چاوە هەیە حاڵەتێکی ناڕەحەتە و قورسە بڵێن چییە نیشانەکە یعنی نیشانەکەی ئەوەیە لە مەرحەلەی ئەوەڵا بە شەو باش نابینی بە شەو باش نبینی لە مەرحەلەی پێشکەوتووە بە ڕۆژیش باش نبینی ئەو بەستەمان خەڵک لی تێک نەچێت ئینسانەکە چاویشی کەس بێ لەوانەیە ئەگەر عینەک نەکات چاوی بە شەو باش نبینێ بەڵام شەوکوێری ڕاستی بە عینەک و بێ عینەک لە شەوە خراپ ئەبینی چکە بینەرێکمان ئەو پرسیاری کردووە ئەڵێ من سەردانی پزیشکی چاوم کردو کێشەم نەبووە بەڵام لە شەوە بۆ شۆفێریکردن زۆر خراپم شتیوە ئەبێت ئەگەر لە فەحسیەکەما دەرنەکەوت بێ بە فەحسی پانتایی بینین دەرئەکەوێ شەوکوێریت هەیەیاننا فەحسی پانتایی بینین لە خەستەخانە ئەکرێت بەوا دەرئەکەوێ گەر ئینسان شەوکوێری هەبێت هیچ ماوە پێمان بڵێ یا بانی بێژەرەکانی دیکە بکەین و ئێمە بڕۆین بەس خۆسی سەلامەتیتان سپاس بۆ بەڕێزت کەواتە با هاوکارانمان بفەرمونون دەستان خۆش بێت سپاس دکتۆر دەستان خۆش بێت سپاس دەستان خۆش بێت ئەگەر یەک پرسیاری بچوو کەمە بێت فەرمونوەکو هەروەکو کەسێکی یاسایی دکتۆر هیچ کەسێک ینی کەسێکی یاسایی ئەمە بۆ خۆمە پرسیاری خۆمەوەکو هاوڵاتیەک
هیچ گرفتێک نەبێت بە زۆر کات هەستەکەی لە پڕچاو لێڵە بێت ئەمە نیشانەیە بۆی کە تۆ بچی پشکنی بکەی یاخود ئەمە شتێکی سروشتی و ئاساییە لە پەر چاو لێ لەبێ و چاکە بێتەوە ئەوە سروشتێ پێویستە پشکنی ناکارە هیلاکی و گڵۆپانێواتان ڕاستەکەی سپاسەکەین دەستە خۆش بێت.